يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. مسلمانانی بەڕێز، یەکێک لە خۆشیەکانی ژیان بگرە سەرچاوەی خۆشیەکان بۆ تاکتاکی مرۆڤەکان لەسەر زەویدا ئەوەیە ئینسان خۆی پەروەردگار ڕەحمی پێ بکات لە وڵاتێکدا بژی کە دوو سیفەتی هەبێ. یەکەم وڵاتێکی ئارام بێ، دوور بێت لە کێشە و شەڕ و کوشت و کوشتار و تەقە و تەقینەوە. دووەم ڕزق و ڕۆزێکی فراوان لەو وڵاتەدا هەبێ، کار و کەسابەت هەبێ، هەرزانی بێ، پارەکەی نرخی هەبێ، خەڵکەکەی خۆشگوزەران بێ. ئیسلامی ئێمە لە قورئانی پیرۆزدا زۆر جەختی لەسەر ئەوە کردوتەوە. ئیسلام کە دینێکە ئامانجی سەرەکی کە بریتیە لە چوونی مرۆڤەکان بۆ بەهەشت، بریتیشە لەوەی لە ژیانی دنیاشە ژیانێکی پوخت و خۆشیان هەبێ. ژیانی پوخت و خۆشیش ئەوەیە ئینسان وڵاتی ئارام، هەرزانی و فەرەحی و خۆشگوزەرانی. بۆیە قورئانی پیرۆز هانمان دەدا کە ئێمەش چاو لە پێغەمبەران بکەین، هەمیشە دوعا بکەین بۆ ئاوەدانی وڵاتمان، بۆ ئەمن و ئەمنی وڵاتمان، بۆ ڕزق و ڕۆزی و کار و کەسابەتی پڕخێر و بەرەکەتی هاوڵاتیانمان. پێشەوای پێغەمبەران ئەبول ئەنبیا حەزەتی ئیبراهیمی خەلیل الله سەلات و سەلامی خوای لەسەر بێ، با پیرەی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم. حەزەتی ئیبراهیم کاتێک کە دەچێتە مەککە بە فەرمانی خوای پەروەردگار، دەشتێکی چۆڵ و هۆڵ، سەحرایەک و بیابانێکی بێ ئاو، لە پەنا کەعبەدا مناڵ لە تاقانەکەی ئیسماعیل و خێزانەکەی هاجەرە خاتون بەجێ دێڵێ. ئالەم کاتەدا مەویز نییە، ئەمە نیشتیمانی نەوەکەیەتی، نیشتیمانی خێزانەکەیەتی. دەستی نزا و پاڕانەوە بۆ خوا بەرز دەکاتەوە، دەفەرمێ رەبی اجعل هذا بەلەدە ئامینە وەرزق ئەهلەه من الثەمەرات. داواکاری لە خوا دەکا و دەفەرمێ ئەی پەروەردگارم، ربي اجعل هذا ئەوە پەنجەی دەخاتە سەر بە ئیسمی ئیشارە. یا ربی خوای پەروەردگار، ئەم شوێنە کە ماڵ و مناڵم تیان نیشتەجێیە، کە خاک و مەوتەنی ئەسڵی خۆم نییە، چونکە سیرکەن حەزەتی ئیبراهیم خەڵکی وڵاتی شامە، بەڵام بە فەرمانی خوا بۆ ئاوەدانکردنەوەی دەوری کەعبە و دروستبوونی ئەم مەککەی ئێستا و شوێنی خواپەرستی و ڕووگەی موسڵمانان خوا بە فەرمانێک دەینێرێ بۆوێ. بۆیە ئەگەر تۆ لە وڵاتێکی ئەوروپیدای وەکو موسڵمان ماڵ و منداڵت لەوێ ئیقامە هەیە و نیشتەجێی، ئەبێت چاو لە ئیبراهیم پێغەمبەر بکەی سەلامی خوای لەسەر بێت، نەڵێ ئەوە نیشتیمانی من نییە. حەزەتی ئیبراهیم ئەسڵان خەڵکی وڵاتی شامە، لە شوێنی لەدایک بوونی، شوێنی گەورەبوونی. بڵێ من خەڵکی کوردستانم لە ئەوروپا چ پەیوەندی بە منەوە هەیە؟ ئەبێت چاو لە حەزەتی ئیبراهیم بکەی، دوعای خێر بۆ ئەو وڵاتە بکەی کە مافی نیشتەجێبوون و ئیقامەی داوە بە تۆ، کە ئیشی لێ دەکەی، کە کەسابەتی لێ دەکەی، دوعای بۆ بکەی ئاوەدان بێ، پڕ لە ئەمن و ئەمان بێ. فەرمووی رەبی اجعل هذا ئەم خاکە پەنجەی خستە سەر بەلەدەن، خوای پەروەردگار بیکەی بە وڵاتێک. سەیری قورئان بەڕێزان چەند وردە؟ ئێمە لە قورئانە قوڕامان هەیە، مەدینەمان هەیە، بەلەدمان هەیە. نەیفەرموو خوای بیکەی بە شارەدەیەکی گەورە، چونکە قوڕاش لە قورئانە زۆرجار بە مەعنا شاری گەورە شاتووە. مەدینەمان هەیە لە قورئانە، مەدینە واتە شارێک وەکو بۆ نمونە هەولێر کە پایتەختی هەرێمە، شارێکی گەورە، شارێکی زۆر گەورەیە. فەرمووی خوایە ئەم شوێنە داوا لێ دەکەم نەک بیکەی بە شارەدەیەک، بە شارۆچکەیەک، بە پارێزگایەک، یا ڕەبی خوایە بیکەی بە دەوڵەتێک، بە وڵاتێک. خوایە ئەم شوێنە بۆ دەسەڵاتی تۆ ئاسانە کە من ئەم ژن و مناڵەم لێداناوە، یا ڕەبی خوا ڕۆژە بێتە وڵاتێکی گەورە، بەلەدێک بێ. بەڵام بەلەد چییە؟ بەلەد هەرەوەی ئاڵات هەبێ، بەلەد هەرەوەی ناوت هەبێ. جاخو زۆر شوێن هەیە لەم سەر زەوێدا ئاڵاشیان هەیە و ناویشیان هەیە و دراویشیان هەیە، بەڵام لە جێی نەبوانن. وڵی بەدەیان وڵات هەیە لەم سەر زەوێدا، بوومە لەرزەی لێدا بە خاکا ڕۆچێ، خەڵک نازانێ هەیە یان نییە.
چونکە هیچ بەرهەمێکی نە پێشکەش بە هاوڵاتیەکانی خۆی کردووە نە لە عالەمە جێدەستێکی دیارە. ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ئەو پێغەمبەرە ژیر و تێگەیشتووە ئەو پێغەمبەرە نزیکە لە خوا فەرمووی یا ڕەبی خوای ئەم شوێنە هذا البلد هذا بەلەدەن بیکەی بەلەدەن بە نەکیڕەی بۆ زەخمیە بۆ گەورەیە یا ڕەبی خوای بیکەی بە وڵاتێکی گەورە و ناودار بەڵام وڵاتەکە چۆن بێ ئامینەن خوای وڵاتێکی پڕ لە ئەمن و ئەمان بێ دوور لە تەق و تۆق بێ دوور لە شەڕ بێ دوور لە ناکۆکی بێ پێویستیت بەوە نەبێت شەک لە ماڵتدا بێ یا ڕەبی خوای ئەم ژن و مناڵم لەم شوێنەدا دەنێم ئەم وڵاتە پڕکەی لە ئەمن و ئەمان. دووەمیان هەر ئەمن و ئەمانیش کیفایەتت نادا شتێکەشت ڕۆژانە پێویستە وەرزوق ئەهلەه من الثەمەرات دانیشتوانەکەشی خوایە ڕزق و ڕۆزیان بەسەرا بارێنی دەچی من الثەمەرات ثەمەرات کە جەمعی ثەمەڕەیە خوای نەک هەر یەک جۆر ڕزقیان بۆ بنێری لە جۆرە ها بۆیان بنێرە. ئەوەتان ئێستا و شوێنە نەوت وەکو نەوت خوای نەوتیان هەبێ کشت و کاڵیان هەبێ ئاویان هەبێ بەرهەمی گەشت و گوزاریان هەبێ لە وڵاتانەوە خەڵک ڕووی تێ بکە لە هەموو جۆرە ڕزقێک بەسەریا بارێنی خوش دوعاکەی گیرا کرد. تۆی مسلمانیش واجبە لەسەرمان بەڕێزان ئێمەی ئەهلی مزگەوت وەفامان هەبێ بۆ خاکی خۆمان بڵێن یا ڕەبی خوای ئەم کوردستانە پڕ ئەمن و ئەمانکەی بڵێ بیکەی بە بەلەت خوای عیبە من پاشکۆی خەڵک بم میلەتێکی سەر بەخۆ نەبم یا ڕەبی خوا ڕۆژێکیش وەکو گەلان منیش ناوم هەبێ ئاڵام هەبێ حەقێکی شەرعی خۆمە خوای ڕەحممان پێ بکەی ئێمەش وڵاتێکی سەر بەخۆ بین بەلەد بین مەدینەیەک نەبین سەر بە دەوڵەتێکی کە بین یا ڕەبی خوای وڵاتیشمان پڕکەی لە ئەمن و ئەمان خوای ڕەحممان پێ بکەی ئاژاوی ناوخۆییمان نەبێ شەڕی دراوسەکانمان نەبێ دەبێت دایمە بەڕێزان لە دوای هەموو نوێژێکتەوە لە پارشێوان تا لە شەو نوێشتا بڵێ یا ڕەبی خوای شەڕی وڵاتان نەکەوێتە کوردستانەکەی منەوە ئێمە ژێر پێی دەست و پێی خەڵک نەکەوین چونکە ئەم مەترسیانەش لە ئارادان دوعای تۆ گەورەیە لای خوا ئیبراهیم چەند بە یەقینەوە دوعای کرد خوای گەورە ئەو زەویە بیابانەی بۆ ئاوادان کردەوە دوعاکەی لێ وەرگرت دوعای تۆی ئیمانداری ئەهلی تەوحید و یەکتاپەرستیش دوعای تۆش لەسەر میلەتی ئیبراهیمی دوعاکەت گیرا دەوێ بەویستی خوا بڵێ خوای وڵاتەکەم کوردستانەکەم ئەمن و ئەمان بێ بڵێ خوای ڕزق و ڕۆزیمان زیادکەی بێکاریمان لە ناودا لابەری عەدالەتمان هەبێ گەندەڵی لاچێ دادپەروەری کۆمەڵایەتی هەبێ داوای ئەمانە لە خوای پەروەردگار بکەی. خوای گەورە کاری ئاسان لە ڕزق و ڕۆزی بەڕێزان چۆن نارد بەخوا شەریکەیەکی نەوت نەها لە مەککە دەست بکا بەهین و لە پەنا کەعبەوە لە بۆ ئیسماعیل و هاجەڕە خوا ئەگە بیەوێ مەبەستی بێ بەس بە ئاو دەدژێنێ یەککانی بچکۆلەی زەمزەم هەڵقوڵا خەڵکی بە مەمنونیەوە هاتن لە دەوری کۆبوونەوە حتا ئێستاش خەڵک لێ دەخواتەوە لە هەموو دنیادا خەڵک ڕۆژانە پارەی بۆ دەبا بە یەک ئاو خوای پەروەردگار دەتوانێت ڕزق و ڕۆزیت بۆ بنێرێ هەر بە شتێکی زۆر سادە ڕزق لای خوای پەروەردگارە تۆ دوعا بکە فليعبدوا رب هذا البيت ئێمە سوڕەتێکمان هەیە لە قورئانە سوڕەتی قوڕەیشمان هەیە سوڕەتی لإیلاف قوڕەیش بۆ ناوە ناسراوە زۆر کەسیشمان هەیە لە کوردەواریدا منداڵی ناوی ئیلافە بەتایبەتی لەم شاری هەولێر ئەوانە چی ئەزانە ئیلاف بە کوردی یعنی چی چی ئەزانە ئیلاف بە کوردی یعنی چی بەڵێ زۆر ڕاستە یعنی هۆگر بۆ یەکە کەسێک منداڵەکەی لە زیاتی ناونێ ئیلاف من ڕێی وایە ناوینە هۆگر جوانترە چونکە هەمان تعبیری ئیلافە قورئانیەکەیە بەڵام زمانی خۆتە قوڕەیش خوای پەروەردگار ڕێزی لێگرتن لەبەر هۆگریان بۆ کەعبە ئەبڕەهەی شکاند و نەیهێشت کەعبە بڕوخێنێ لەبەر هۆگریان بە گەشتی بازرگانی خوا بازرگانانی خۆش دەوێت کە زستان و هاوینان دەچوونە یەمەن وڵاتی شام خوا پاراستنی دەخوا دەفەرمێ من ئەوم بۆ ئێوە کردووە ئێوەش فليعبدوا رب هذا البيت الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف دوو صفات خوا لە ترس و بیم ئێوەی ئەمین کرد لە برسێتی ڕزگاریکردن و ڕست و ڕۆزی بۆ ناردن دە ئێوەش سوپاسی خوا بکەن خوا ئەمەشی بۆ ئێمەی کورد کردووە لە ترس و بیم ڕزگاری کردوین ڕزق و ڕۆزێکیشی بۆ ناردوین بە هەمومان سوپاسی خوا بکەین بە هەمومان هەوڵی تەبایی وڵاتمان بدەین کەواتە ئاسایشی وڵات یەکسانە بە ڕزقی ڕزۆر لە قورئانە ئەم دوانە بەیەکەواتون ئاسایشی وڵات و ئەمنیەتی وڵات بەرقەرار بێ ڕزق و ڕۆزی زۆر دەبێت چونکە تۆ کۆمپانیای دەرەوە دەستی دەرەوە ئەنواع بازرگانی دەرەوەی دێتە شوێنێکەوە کاسبی دەکا کە وڵاتێک ئەمین بێ دێ ئینتاجەکانی خۆی دەردەکا
کوڕەکەی من کچەکەی تۆ فڵانی تۆ براکەی من براکەی تۆ لەوێ ئیش دەکەن دەیان کۆمپانیا ڕوو لەکوێ دەکەن لە جیهانە لەو وڵاتی ئەمین بێ ئەگە شەڕی لێ بێ یەکسەر خەڵک هەمووی سەحبی بەس سەرمای خۆی دەکا کۆمپانیەکان دادەخرێن شەریکاتی تۆ دادەخرێ کەواتە شەڕ و شۆڵ یەکسانە بە نەبوونی و هەژاری ئەمن و ئەمان یەکسانە بە هەبوونی و نەداری و خۆشگوزەرانی ئەمە بەچی دروست دەبێت ئەمە بەچی دروست دەبێت بە دوو شت یەکەم سیستمی فەرمانڕەوایی وڵات دووەم میلەتی هۆشیار و چالاک سیستمی فەرمانڕەوایی وڵات خۆی گەورە لە قورئانی پیرۆزە ئاماژەمان بە دوو کەس بۆ دەکا یەکیان بە ئافرەتێک بۆیەش ناوی ناهێنێ یعنی خەڵک وا نەزانێ هەر ئەو ئافرەتە هەبوو ئێستاش خەڵک بیر و ڕای وایە مسلمانی وا هەیە ئێستاش مسلمانی وا هەیە ڕێی وایە قایمقامێک ئافرەت بە پێ عیبە من زۆر جار بیستمە قایمقامی شوێنێک بڵین کراوە ئافرەتێک چەندانەوەکتێنەوە سوکایەتیان بە خەڵکی کردو قایمقامەکە ژنە محافظ ژن بێ کە ئێستا لە هەرێمی کوردستان بەداخەوە مافە بە ئافرەتان ڕەوانە بینراوە محافظێک ژن بێ خەڵک بەلایەوە سەیرە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەگەر ژنێک بێ خەڵک بەلایەوە سەیرە بەڵام ئەمەش دەخرێتە سەر ئەستۆی ئیسلام مەترسیەکە لەوەدایە خەڵک دەڵێ کاکەوە جیهانی غەربی ئەوەتانی ئافرەتێک هەیە لە ئەڵمانیا چەند ساڵە سەرۆکە و سەرکەوتنیشی بەدەستێناوە هەر لە جیهانی ئیسلامیدا موسڵمانان پێش ناکەوە ناڵن ئافرەت بێتە پێشەوە بە پێچەوانەوە قورئانی ئێمە پێش هەموو ئەوروپا پێش هەموو جیهانی دیموکراسی پێش هەموو غەرب باسی ئەوە دەکا ئافرەتێک هەبووە هەرچەند کافر بووە ڕۆژپەرست بووە بەڵام عاقڵ بەڵام ژیر میلەت پەروەر خاک پەروەر وڵاتەکەی خۆی بە حکمت بەڕێوە بەر لە گومڕایی و سەرگەردانی دنیا و قیامەت پاراستنی خوا دەفەرمێ ئەوە ئافرەتێک بوو هەرچەند کافر بوو کەواتە دەکرێت سەرکردەیەک ئافرەتیش بێ و کافریش بێ و خواش نەناسێ و عاقڵ و ژیر بێ لە سیاسەتە ئێمە دڵین باسی دینێکی ئاسان دەکەین بەرنامەی ئاسانترە بابەتەکەمان لە بەرنامەی ئاسانترا دڵین دەکرێت ژنێک سەرکردەی نەک قایمقامێک بێ نەک محافزێک بێ نەک سەرۆک بێ ئەکرێت سەرکردەیەکی گەورەی وڵات بێ سەرکردەی یەکەمی وڵات بێ و زۆریش عاقڵ و ژیر بێ وڵاتەکە بە جوانی بەڕێوە بەرێ خۆی گەورەش ناوی ناهێنێ قالت نافەرمێ باڵقیسە چێیە جا بەڕێزان قورئانتان خوێندەوە لە قورئانە ئەگەر ناوێک نەهێنرا بوو خوا بۆیە ناوی نەهێناوە یعنی دەکرێت ئەمە دووبارە بێتەوە دەکرێت خەڵک سوول لەم ئەزموونە وەرگرن قالت سەرۆکی سەبە مەلەکە ئافرەتێکە وتی يا أيها الملأ أفتوني في أمري ما كنت قاطعة أمرا حتى تشهدون وتي أنزل أم قرآن إما لما نجي قرآن داين همو جاء عرستان دكم قرآن لبركدني بيروزا خويندنوي بيروزا زول باشا تدبر لقرآن لها مشتاق قولتنا أم قرآني إما برزان شانازي بيو لكن كيما خاوني أم كتابين حتى نسين لقرآن دا نسيني قرآني كحرفك جوازا لقال حرفك بيمان ليك نوسينكي يعني لنوسيني الرسمي نوسينكي دا درسي قولا ودجيله لم بابتدا صديق قلبدان قالت يا أيها الملأ سليمان پیغمبر نامه یک بو اردنی رو هتود دیگینه من اسم سرو باسا جنابتان بیستوتانو دیزانن ملأ من هیله دا سورة النمل آياتي السيدو جنابتان دوائي لماضي بي يعني دوائي برنامج كبه بيخوين أو قرآن كبكنا سورة النمل آياتي السيدو ملأ شو نسراو بملأ دخمن دتو بلا ملأ واوكيا همزي للسرو أنجار كان الضمة واوكيا دا ملأ بلا ملأ دخمن دتو وقال الملأ بلا واوكيا بولي رأم واوهيا چونکە مەلە ئێشکەش باز دەکەم ئێستا هەر لە قورئانە نووسینەکەی ئاوانی هەر بە مەلە دەخوێندرێتەوە بەڵام نووسینەکەی جیاوازە قورئان دەفەرمێت لە هەر شوێنە بینیتان مەلە هەبوو بە واو ئەو دەستە و دائیرە کەسانی باشن کەسانی بەڕێزن ڕاوێژکاری دڵسۆزن ئینسانی عاقڵن وڵات وێران ناکەن ئەم ژنە وتی پیاو ماقوڵان دەستەی ڕاوێژی وڵات ئەنجومەنی وەزیران من نامەیەکم لە سولەیمان پاشایەکەوە پێگەیشتووە داوای دەکردوین مسلمان بین و سینە سەر ئاینەکەی ئێنا هەڕەشەمان لێ دەکا وڵاتەکەمان دەگرێ ئەفتونی فی ئەمری حەز دەکەم ڕێی ئێوە بزانم سەرکردەیە کە ڕێی میلەتەکەی وەردەگرێ ڕێی ئەنجومەنی شوڕاکە وەردەگرێ ئەفتونی فی ئەمری ما كنت قاطعة أمرا حتى تشهدون دڵنیا بن هیچ بڕیارێک نادەم حتا ڕێی ئێوە وەرنەگرم قورئان دەفەرمێ ئەمە سیستەمی دیموکراسیە هاوی کە خەڵک باسی دەکا دیموکراسی بۆ هەمووان و نازان خواپەرستی بۆ تاک ئەم شعارە بینانە کاکەوە کۆم بووە قورئانی ئێمە دەفەرمێت دین بۆ هەمووان و دیموکراسیش بۆ هەمووانە
ئەوە قورئانە دەفەرمێ ئەم مەلەئە ئەم ژنە سەرکردەیە هەرچەند ڕۆژپەرست بوو خواپەرستی ژنە بوو ژیر بوو وتی هیچ بڕیارێک نادەم لە خۆمەوە حتا ئێوەی پیاماقوڵان و بەڕێزان و ئەهلی سیاسەت و ژیر و عاقڵان و یاساناسان بڕیار نەدەن ئەگە ئێوە بڕیارێکتاندا منیش ئیمزای دەکەم من لە خۆ یەکسە بڕیاری شەڕ نادەم ئەوانش مەلەء بوون وتیان خود جەنابی سەرکردەمان ئەی ئافرەتی بەڕێز ئێمە سوپامان هەیە لە شەڕا زۆر پێشکەوتوین چەکی پێشکەوتومان هەیە چی حەدی هەیە پەلامبەرماندا ئەگە حەز دەکەی هەر یەکسەر ئیعلانی شەڕ دژی ئەو سولەیمانە دەکەین کە نامەی بۆ ئێمە ناردووە وتی من حەز ناکەم شەڕ بکەین باش ژیرانە تەعامل لەگەڵ ئەم کارە سەرەتەدا بکەین سوپایەک بەرەو ڕوومان دێ دەزانن ئەگە ئێمە ئەو سەرکەوت بە سەرماندا چیمان لێ دێ ماڵ و منداڵمان وێران دەبێ خانوومان دەڕوخێ بازاڕمان نامێنێ بازرگانیمان دەشکێ شەڕ کەوتە وڵاتێکەوە کاول دەبێ بەڵام وەرن با بە ئێمە بەشێک لە پارەی خۆمان دەدەین بۆ سەرکردەیە ئەگەر پارەویست بوو بە دووی تاڵان و فەرهود کەوت بوو شەڕی لەگەڵ دەکەم لوتی دەشکێنم هەر سوپایەک هەر سەرکردەیەک هەر حەزی لە پارە و جیفانپڕکردن و فەرهود و تاڵانی بێ ئەوە دڵنیا بەدەشکێ من پارەی بۆ دەنێرم زێڕێکی زۆری بۆ دەنێرم ئەگە قبوڵی نەکرد چاوی لە پارە و ماڵی دنیاوە نەبوو ئەوە ڕاستە پێغەمبەرە لەگەڵ پێغەمبەرانی شەڕکردن زەردی لە دوایە گەیشتنە کۆتایی وتیان دەی تۆ چیت پێ باشەوە بکەس مەلائکە عاقڵ بوون هانیان نەدا وتیان دەی ئێمەش ئەوە ڕێی خۆمان ڕێی تۆش پەسەندە زۆر شتێکی جوانە بۆیە لە قورئانە مەلەء ئەگە نووسرا بوو ئەو مەلەئە کەسانی ژیر و عاقڵ و سەرکەوتون ئەویش لە دواییدا مسلمان بوو بابەتێکی درێژە سوورەتی نەمل 23 بۆ 44 ئاەتەکان بخوێننەوە باسەراتەکەی تێدایە لە ئاخریدا ئەم ژیرە وتی چی ئەم ئافرەتە ژیرە وتی وەئەسلەمت مع سولەیمان لله رب العالمین من وا مسلمان بووم مع سولەیمانە کە مسلمانیش بوو خۆی پێکەم نەبوو نەیگو بوومە خزمەتکاری مسلمان سولەیمان لەگەڵ خزمەت ئەوە مسلمان بووم وتی لەگەڵ سولەیمانە مع خۆی خستای پاڵ ئەو خۆی نەفرۆشت خۆی نەدۆڕان کەسایەتی خۆی بە ئیسلامەتی هێشتەوە کەواتە من مسلمانم لە وڵاتی خۆمدا پاشکۆی کەس نابم لە مسلمانیەتیدا مع سولەیمانە لەگەڵ سولەیمان پێغەمبەرە ملکەتی خوایەکم کە ڕەبی عالەمینە خوای سولەیمانە و خوای منە و خوای ئەوە خوای هەموو بەندەکانە ئەوە ژیریەتیە خۆی نەدۆڕاند خۆی نەفرۆشت نەبوو ئەڵقە لەگوێ وڵاتەکەی لە شەڕ و شۆڵ پاراست و حتا ماوە مێژووی مەلەکەی سەبا بە زیندوێتی دەمێنێتەوە کەواتە فەرمانڕەوا و سیستمی وڵات ژیرانە و عاقڵانە و ڕێک و پێک تەعاملی کرد وڵاتەکە ئاوادان دەبێت بە پێچەوانەوە قورئانی پیرۆست باسی کەسێشکە مامۆدەکە کە فیرعەونە ڕەمزی دیکتاتۆریەت فیرعەون ناوی فیرعەون واتە سەرۆکی میسری ئەو کاتە بەناو نەیهێناوە فیرعەون ڕەمزی دیکتاتۆریەتە ونادى فرعون في قومه قال يا قوم أليس لي ملك مصر وهذه الأنهار تجري من تحتها فلا تبصرون يعني يقول وقال يا فرعون يا أيها الملأ انزل ليردا وشين ملأ سورة القصص آياتي 38 ماشاكا ليردا ملأ بواونا نسلاوا وقال الملأ ملأ يقصد الفقص ما يكيد السلام وكيت يدانيا ها عرزم كردن أم قرآن نسينا وكشي معجزة للآن الله حتى الصحابة هستيهم بوا نكدوا بس بيعنصان فميتي آبي نسنوا بويد تا قيامتها تشاوليه أو ملأ لقل أو ملأ لقل جواز لنسين دا بوكو يكش دخلن درينوا بەڵام لێرەدا ئەو مەلەئانەی دەوری فیرعەون زۆر پیس بوون ماستاوچی ڕاوێژکار نەبوون کاوێژکار بوون هەر ئەو کوفری دەکرد و قوربان دەیان دەستت خۆش بێت دەیگو خەڵکی سەر دەبڕن دەیان قوربان بەخوا کارێکی چاکە جا حکم ئەوەیە کە تۆ دەیدەی ئەوانەی مەلەکەی سەبە مەلەئی ڕاستەقینە بوون ڕاوێژکاری ڕاستەقینە بوون مەلەئ واو نووسرا ئەمانە مەلەئی ماستاوچی و کاوێژکار بوون بۆیە ئەو دەیگون ما لەکم ما علمت لكم من إله غيري فأوقد لي يا هامان على الطين فاجعل لي صرحا لعلي أطلع إلى إله موسى هذا كفري ذكر بنايەکی بەرزم بۆ دروستکەن دەچم دەست دەکەمە خوای موسا و دەیهێنمە خوارەوە من دەزانم دڵنیا موسا درۆ دەکا ئەوانش دایم چەپڵیان بۆ لێدانن بەخوا قوربان ڕاست دەکەی یەکێک نەبوو ئامۆژگاری ئەم پیاوە بکە بڵێ ئەرە تۆ بەندەیەکی ئەرە تۆ لەم هەموو سەرزەویە بەس میسرت بەدەستەوەیە میسریش نیوەی بە زەبری کوتەک و شەق و تێهەڵدان بە سەربڕینی منداڵەکانیانینت کردوون ئەم کوڕە حکومە ناچێتە سەر چونکە کەس نەبوو وای پێ بڵێ ئەوانەی لە دەوری بوون کۆمەڵێک دایان خوارد و خەڵکەکەی کە قڕ دەکرا خوای گەورە دەفەرمێ فیرعەون بۆ خۆی ئەو مەلەئە پیسەی کە لە دەوری بوو تەواوی شوێن کەوت و جوندەکانی من المغرقین هەموویان تێهاتچوون
هەموویان سەرنجامیان وێران بوو. ئەوە تا ئێستا میسڵ ئەو هەموو حەزارەتی چەند ساڵی هەستا وێرانە، هەر پێش نەکەوت هەر دواکەوت. بۆیە سیستمی حکومڕانی وڵات بەڕێزان ئەگەر خراپ بێ وێران دەبێت. ئەو کاتەکە سیستمی حکومڕانی وڵات باش نەبوو، عەقڵە زیرەکەکان عەقڵە داهێنەرەکان وڵات بەجێ دێڵن. هەر ئەم عێراقی کە ئێستا ئێمە تیا دەژین و بەداخەوە بە زۆر کلیکێنراوین پێوەی، ئەو عێراقە منبعی زانایان بووە، ئەم کوردستانە منبعی زانایانی گەورە بووە. بەڵام هەر ئەو عێراقە چونکە ڕژێمە دیکتاتۆرەکان یەک دەدوای یەک بەدویا هاتوون، هەموو گەورە زاناکانی غەرب بۆ خۆی بنی. من ئێستا باسی کەسێکتان بۆ دەکەم کابرایەکە پرۆفیسۆر قەیس کوبە. قەیس کوبە لە پەنجاکاندا دکتۆر بووە. لە ساڵی 1970دا یەکێک بووە لەو 6 دکتۆرەی جیهان کە خەڵات کراون لە دۆزینەوەی چەندین نەخۆشیدا. یعنی 6 کەس لە جیهاندا لە ساڵی 1970دا پێشەنگی پزیشکەکانی عالم بوون. ئەم پرۆفیسۆرە عێراقیە پرۆفیسۆر قەیس کوبە یەکێک بووە لەوانە لەسەر ئاستی جیهاندا. ڕۆڵی گرنگی هەبووە لە دامەزراندنی کۆلێجی پزیشکی زانکۆی بەغدا، زانکۆی مووسڵ، زانکۆی کوفە. تەمەنی 80 ساڵە و لە بەریتانیا دەژی. جەمعیەی مەلەکی پزیشکی بەریتانی بڕیاری داوە لەسەر جامیعەکانی ناوی ئەم پیاوە هەڵکۆڵن، لەسەر دیوارەکە هەڵی کۆڵن. ئەوەندە زانایەکی گەورەیە. بۆ خۆی دەڵێ لە خەستەخانەکانی لەندەندا 50 قوتابی من کە من دەرسم پێکوتن لە خەستەخانەکانی لەندەنی پایتەختی بەریتانیادا سەرۆک بەشن و پزیشکی ناودارن. دەسێری کە ئەو پیاوە لەو عێراقدا جێی نەبووەتەوە، لەو وڵاتی بەریتانیا چۆن پێشوازیان لێ کردووە، لەسەر دیواری جامیعەکان ناویان هەڵکۆڵیوە. چونکە سیستمی وڵاتەکە باش نەبووە، ئەو زانە گەورانە وردە وردە لە دەستت دەچن، لە دەستت دەچێ وردە وردە وڵاتەکان وێران دەبێت. وڵات بە بەرنامە پێش دەکەوێت بۆی کە کار بۆ میلەت بدۆزێتەوە. لە وڵاتێکی وەکو سویسرا بەڕێزان 230 جۆر ئیش هەیە، بێکاری لە 103ە. لە یاباندا بەردەوام کاری نوێ بۆ هاوڵاتیەکانی خۆی دەدۆزێتەوە لەگەڵ ئەو هەموو ماساتی بەسەری دادێ. بۆیە خاڵی یەکەم بریتیە لەوەی کە ئینسان سیستمی حکومڕانی وڵات پێشکەوتوو بێ، وڵات ئاوادان دەبێ. کۆتا خاڵیش ئەوە دەڵێن میلەتی هۆشیاریش زۆر دەوت دەبینێ. میلەتی هۆشیار کەسابەتی پێعیب نییە، هەر چاوی لە معاشی بندیوار و تەقاوەتی پوڵی بەلاژ نییە. میلەتی هۆشیاریش وڵات بەرەو پێشەوە دەبووە. وڵاتێکی بەڕێزان وەکو سویسرا نە نەوتی هەیە نە هیچی هەیە، تەنها چی هەیە 600,000 مانگای هەیە. یەک مانگا وەکو بینێنەوە دوایە بۆیان، هەموو مانگایەک هەوێی تایبەتی خۆی هەیە، فەحسی هەیە، دکتۆری تایبەتی هەیە، ڕێژەی شیرەکەی زیاد دەکا کەم دەکا. 600,000 مانگا ئەوەتانە شیرینی دۆی سویسرا ئەوانە بەناوبانگترین شیرە وڵاتەکەی پێدەژێنێ. کابرا یەک عایلە یەک مانگا بەخێو دەکا، حکومەتی سەرپەرشتی دەکا. خەڵکەکە پێعیب نییە. خەڵک دێن لە وڵاتی ئێمەدا لەم وڵاتە ئەوەدانەدا ئاژەڵداری پێعیبەیە، شوانی پێعیبەیە. لە وڵاتێکی وەکو سویسرا کە خەڵکی ئێمە بۆی دەچێت 600,000 مانگا وڵاتەکە بەڕێوە دەبا. لە ئوسترالیا کە بە وڵاتی ئاژەڵداری بەناوبانگە مانگا بە وڵاتی عەرەبی نافرۆشن، ئەڵێن زۆر عەزیەتی ئەدەن، ڕێزی ئەم ئاژەڵە ناگرن. بۆیە کابرای ئوسترالی چەندی پارە بدەیە مانگایەک بە کابرایەکی عەرەبی نافرۆشێ، ئەڵێن نرخی نازانێ. لە ئەمریکا ڕۆژنامەنووسێک بە گاوانێک دەڵێت چۆن لەگەڵ ئەو ئاژەڵانە تەعامل دەکەی. ئەڵێ ئەو ئاژەڵانم هەیە ژیانی خۆم و عایلەکەم و بنەماڵەکەمی لەسەر بەندە وڵاتەکەشمی پێ بەخێو دەکەم. ئەڵێ پەیوەندی خۆشەویستیم هەیە لەگەڵ ئەو ئاژەڵانەدا. ئەڵێ چۆن؟ ئەڵێ ئێستا بە یەک بانگ ئاماژەیەکیان پێ دەکا هەموو گۆنتک و مانگا و شتەکانی هەمویان بەرەو شوێنی حەوانەوەی خۆیان دەڕۆن. دەڵێت دەی ئاماژەیەشکیان پێ بکە بابێنەوە دەرێت. دەڵێن نە، درۆیان لەگەڵ ناکەم، چونکە ئێستا بە ئاماژەکە ڕاستەقینە بوو، وەختی پشویان بڕۆیشتنەوە شوێنی عەلەف خواردن و مانەوەی خۆیان. ئاماژەیەشکیان پێ بکەم دێنەوە بە قسەم دەکەن، بەڵام متمانە لە بینماندا نایە، بۆ چونکە تا ئێستا یەک درۆم لەگەڵ ئەو مانگایانەدا نەکردووە. یەک درۆ ئێمە درۆ لەگەڵ یەکترا دەکەین، سەرکردە درۆ لەگەڵ میلەتدا دەکات، میلەت درۆ لەگەڵ سەرکردەدا دەکات. کابرا لە ئەمریکا مانگا بەخێو دەکات، ئامادە نەبووە لە بەرچاوی ڕۆژنامەنووسێکی جیهانیدا درۆ لەگەڵ مانگاکەدا بکات، چونکە متمانە نامێنێت کە درۆزنی دروست بوو، کە متمانە نەما بەرەکەت لەسەر ڕزق و ڕۆزێکە هەڵدەگیرێ. بۆیە میلەتی هۆشیاریش دەوری هەیە. وڵاتێکی وەکو یابان خوێندنەوە وەرزش بەلایەنەوە گرنگترینە، لە 100 تا 3 کەس لە یابان قەڵەوە، زۆربیان 80 ساڵ دەژین. کابرا عمری 6 ساڵە لا ئێمە بە کوڕە تازە تەواو بوو، 6 ساڵی تەواو بووی. ئەو لە 6 ساڵی ئەمجا بەرنامەی 20 ساڵی کە ژیانی دادەنێ، ئەمجا لێی نوێیە، دڵی بەخۆی خۆشە.
لە هەموو وڵاتی یاباندا شتێک کرد لێ بزر بێ کابراەک نایدزێ منداڵێک نایدزێ پەروەردە کراوە دەیباتەوە شوێنەکەی خۆی دایدەنێتەوە ئەو هەموو خەڵکە دەوڵەمەندە هەیە یەک کەسێک لە یاباندا ماڵی خزمەتکاری نییە دەوڵەمەندەکانی ئێمەش لێرە لە سلێمانی لە دوهۆک لە فڵان شوێن هەر یەک تۆسپارەی هەبێ یەک بەنگلادێشیەک و دووسێ ئەسیوبی نازانم چی دەگرێت و خزمەتی خۆی پێ دەکات لە هەموو یاباندا ماڵی خزمەتکاری نییە ئەڵێ با خۆشەویستی لە بینی منداڵەکان و دایک و باوکە دروست بێ با دایک بێ با بزانێ خۆی پەروەردەی منداڵەکانی بکە خۆی نانیان بداتێ خۆی بۆ مەکتەب بەڕێیان کە خۆی سەعیان پێ بکە خۆی ماڵەکە خاوێن کاتەوە با باوک بێ خزمەتکار دەوری ئەوان نەگرێتەوە و بە وشکی کار نەکرێت لە ماڵەکەدا بەڕێوەبەری قوتابخانە 1 سعات پێش قوتابەکان لە مەکتەب نان دەخوا لە ماوەی ئەو سعاتەدا نەوەک ئەو خواردنە تەسەمومێکی پێ بکرێ 1 سعات مدیری مەکتەب لە نانەکە دەخوا پێشەوە ئەگە هیچی لێ نەهاتوو هیچ خراپەیەکی نەبوو ئەمجا قوتابەکە دەیخوا بۆی ئەم منداڵانە ئەمانەتن یەک مەکتەبێک لە وڵاتی یاباندا کارگوزار لەگەڵ حرمەتم ئەو شەیە بەکاربێنم واناسراوە فەڕاشی نییە هیچ مەکتەبێک لە وڵاتی یاباندا فەڕاشی نییە منداڵ و مدیری مەکتەب و مامۆستا ڕۆژی چارەگێک بەدەستی خۆیان مەکتەبەکە خاوێن دەکەنەوە ئێستا لە وڵاتی ئێمەدا خەڵک ئەگە مامۆستاکە جارێک بە تەلەبەکان بڵێ بە ئەم حەوشەیە خاوێنکەینەوە باوکو دایک جا تۆ حەقچێ ڕۆڵە خۆلەوانێدا فەڕاشیە بێ بۆ خاوێنی نەکردوێتەوە هانی نادا کۆکردنەوەی کاغەزێک لە ناو مەکتەبەکەشدا ئەمە ئەرکێکی خۆمە ئەمە خزمەتکردنی خۆمە ئەگە ئەم مزگەوتە کەنیشیەتی دەمجێوری هەبێت چەند جوانە تۆ هەستێکی مسلمانانت هەبێت تەوالێتێک بەدەستی خۆت بشۆی گەورەی دەنوێنی خزمەتی خۆت دەکەی خزمەتی یاوە نیشتیمانیەکت دەکەی و ئێمە زۆر جار ڕەخنەمان هەر لە حکومەتە بەڵام هاوڵاتیەکانیشمان لەگەڵ ڕێزم بۆ ڕووی جەنابتان حرمەتم هەیە بیسەران و بینەران ئێمەش وەکو پێویست نین کەسێک کە ناز بێ سەرجادە پاکاتەوە ئەزان بەڕێزان ئەو کەسێک لە وڵاتی وەکو یاباندا پیشەی بەلەدیات خاوێنکردنەوەی سەرجادەکان بێت لە دکتۆرێک مەعاشی زیاترە ناسنامەی ئەندازیاری هەیە ئەبێت 4 ساڵیشی خوێن بێ ئەمجا وەردەگیرێت لە نازیدا لە پاکەرەوەی سەرجادەدا چونکە ژینگە پارێزێکی گەورەیە وڵی خەڵک هەیە لە وڵاتی ئێمە دەبەستە زمانە ئافرەتێکی کچێکی خۆشویستەوە چۆ دەخوازبێنی من بە شەخسی لێناسم ڕەت کراوەتەوە کاکە بانی حامان دەچێت بڵێن وڵای مێردەکەی کە ناسە لە خەڵک لە وڵاتاندا شانازی بە پیشەی ژینگە پارێزی خۆیەوە دەکات وەکو ئەندازیارێک لە دکتۆرێک پارێز زیاتر حکومەت دەداتێ و خەڵکیش پێی شتێکی چاکە لە وڵاتێکی وەکو یاباندا کە وڵاتیش پێشکەوت و هاوڵاتیەکە بۆ خۆی بەڕێزە لە شەمەند نەفەرە لە پاسە لە میترۆدا لە شێشخانەدا ئەگە کەسێک جەڕەسێکی بۆ بێ شەرمەزار دەبێت بۆیە سامدبوونی موبایلەکەت یعنی دەسەی نووساوە ڕەوشت و ئەخلاقی بەرز لای ئێمە کابرا پاسی پێ ئاخر دەستی تەزجیلی بۆ دەکاتەوە وەکو ئەو هاوڵاتێنی وایە تەعزیە هەیە وایە مەراقی هەیە خەفەتی هەیە نەخۆشی دەرونیە هەر حساب بۆ کەس ناکە کابرا چێ بۆ سەفرە بەهاران نەتاندی و ئاخر سەوتی تەزجیلەکەی دەداتێ هەموو سیارەکانی ئەم لاولای خۆی گویان لێیە لەوێ ئەوە عیبەیە بچێ مەطعمێکەوە نان بخۆی تەلەفۆن بەکاربێنی چونکە ئەو خەڵکی گوێی لە دەنگتە ئیسراحەت و پشووی لێتێک دەچێت بەخوا ئەمانەش بەڕێزان ئێمە دەتوانین بیانکەین ئەمانە ڕەوشی مسلمانانن بەخوا زۆر ئاسانە تۆ لە شوێنی گشتیدا بێدەنگ بی لە مزگەوتا بێدەنگ بی مناڵەکەت فێرکی ڕۆڵە گیان لە مەکتەبە لە پۆلەکەیە بێدەنگ بە با مامۆستاکە بتوانە دەرسەکە باش شەرحکە دەکرێ یان نا قورسە یان نا بەخوا ئاسانە خۆ ئەوانەش دەسکی دایکیان کە هاتنە دەرەوان پەروەردە نەبوون سیستەمەکە ڕایهێنان یەک کەسێک لە وڵاتێکینی ئەوروپی و بەتایبەت یابانیدا ئیجازەش ناکە حتا زۆر نەخۆش نەبێ ئەڵێ ئەو ئەرکە دەکەوێتە سەر کەسێکی تری کارمەندی دایرەکە لێرە بە درۆ خەڵک داوای تەقریری طبی دەکات بە حەسری بێ شەو ڕۆژ داوامەکە بەجێ دێڵێ جوابی هاوڵاتی ناداتەوە کەسێک جگەرە بچێشە مافی خۆیەتی بیچێشێ بەڵام دەبێت بچێتە شوێنێکە و دووسێ قادرمە خواردتر بێ بۆی دوو کەڵەکەی بەسەر خەڵکان نەڕوە ئەبێت لەو شوێنەدا جگەرەکە لەسەر جادە فڕێنەدا بیکاتە سندوق کتابەتی خۆیەوە سێ قادرمەش بچێتە خوارد خەڵکەوە بۆیە گە دوو کەڵەکەی بەرزیش بۆ بەدموچاوی خەڵک نەکەوێت خەڵکی لە شوێنە گشتەکان دەستگەرە دەکێشێت ئەمانە هاوڵاتین وای ئەگە هاوڵاتی ساڵح بوو سیستمی حکمڕانی وڵاتیش باش بوو وڵات پڕ لە ئەمن و ئەمان دەبێ یا ڕەبی خوا کوردستانمان پڕ لە ئەمن و ئەمانکەی ڕزق و ڕۆزێکی یەکجار زۆر فراوانمان بەسەلا بڕێژی یا ڕەبی خوای گەورە ئەو کەسانی محتاج و احتیاجن دەرگای ڕزق و ڕۆزیان لێ بکەیەوە یا ڕەبی خوای گەورە سیستمی حکمڕانی وڵاتمان دادپەروەر بێ چاوی خێری لە میلەت بێ میلەتیشمان هۆشیار و بێدار بوو خوا ناس و دیندار بێ ئامین ئامین والحمد لله رب العالمين يريد الله بكم اليسر ولا يريد